بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بوونی متمانە دەکەین لە نێوان خێزاندا. متمانە تا چەند گرنگە، تا چەند دەبێت تەمایی زیاتر تونو تۆڵبوونی ئەم پەیوەندی و خۆشەویستی نێوان ئەندامەکانی خێزان. هەڵبەت بناغی متمانە لە نێوان خێزاندا لە دوو هاوسەرەکە و دەست پێ دەکات و دواتر شۆڕ دەبێتەوە بۆ منداڵەکانیان و ئەم متمانەیە لە نێوان ئەندامانی خێزانەکاندا لەگەڵ منداڵەکان لەگەڵ دایک و باوکیانە زۆر گرنگە بزانین چۆن ئەم متمانەیە دروست ببێت. و ئەگەر متمانە نەبوو لە نێوان خێزاندا سەرکێشەی بۆ چ شتێک و چۆن بکرێت ئەم متمانەیە دروست بێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر پێشڕۆ حەمالی، ڕاوێژکاری پەروەردەی خێزانی و ماوەسای زانکۆ. یەخوا بەخێر بێ. دەستپێک متمانە چییە؟ گەر باسێک لە متمانە بکەین. بناوی خی گەورە مێرەبان، سپاس و سایش بۆ خواکەم جارش دەرفەتیین لە خزمەت بەڕێستان و بینەرانی عزیزە ئەم بابەتە گەنگە شە بکەین پێکەوە و سپاسی ئەو کاتە زێڕینەی بینەرانی بەڕێزەکەم کە بە ئێمە ێبەخشن بۆ ئەم بابەتە هەستیار و جوانەی لە پەیوەندی خێزانیە. ڕەنگە پێشەوەی باس لە پێناسەی متمانە بکەم، پێویستم بە شتێکی تر هەیە کە ئەویش چوار کۆڵەکەی پەروەردەیمان هەیە لە ژیانی پەروەردەی مناڵە، لە ژیانی پەروەردەی خێزانە کە بەم چوار کۆڵەکەیە پەروەردەی خێزانە ڕابەڕێوە. کۆڵەکەی یەکەمینیان بوونی متمانەیە لە بینی من و نەوەکانمە، مناڵەکانمە، بوونی متمانەیە لە بینی من و خێزانەکەمە، بوونی متمانەی خێزانمە لەگەڵ منە. ئەمە کۆڵەکەی یەکەممان. کۆڵەکەی دووهەممان بریتە لەوەی بوونی پەیوەندی من لەگەڵ منداڵەکانم و پەیوەندی من لەگەڵ هاوسەرەکەمە. کۆڵەکەی سێمینمان بریتە لەوەی چۆن ئێمە بە ئاکارێکی جوان یاوە خۆت سیرکردنی ئاکارە جوانەکانی یەکتر ئەەکەین، هەتا هەندێک لەو ئاکارە جوانانە لە ڕووی پەروەردەی فیتریە. خوای تەعالا کە ئینسانەکانی دروست کرد لە 4 ساڵی یەکەمەوە کۆمەڵێک شتەکان مناڵ هەر بە فیترەت کۆمەڵە بەهای پەروەردەی و مەهارەتی پەروەردەی هەیە. ئەم مەهارەتە پەروەردەیانە جێبەجێ ئەکات ئەگەر دایک و باوک بیانەوێ بیکەن زەمەنێکی زۆریەوێ. بەڵام ئێمەی دایک و باوگیاوە خۆ لە کۆڵەکەی سێم بریتەوەی چۆن بە جوان سیرکردنی ئەم ئاکارە جوانانە. کۆڵەکەی چوارەمینیان بریتە لەوەی ڕاستکردنەوەی ئاکارە نەرێنیەکان. و ئەم ڕاستکردنەوەی ئاکارە نەرێنیەکان ئەگەر وردانەتر بۆ پەروەردەی بڕۆی و یەکێکە لە پەروەردەی ئیسلامی ئامامەڵەشی لەگەڵا بکەی ڕاستکردنەوەی ئاکارە نەشیاوەکان بە مەداکردن، بەستایشکردن. ئەمەش چارەسەرەکە. ئەنجا بێمە سەر متمانە. متمانە زۆرێک لە هینەکان بە دڵنیایی وەسفی ئەەکەن بەڕاستی. متمانە بریتە لە دڵنیایی لە نێوان دوو هاوسەران و ئاستی پشبەستنیان بە یەکتر. یەکەم جار بۆ بنیادنانی متمانە، دوایی بۆ بنیادنانەوەی متمانە ئەمیرگرێدراوە بە 3 مەسفوفی باایی کە بریتە لە ڕێزە خۆشەویستیە زمانی دایلۆک و گفتوگۆکردنە لە نێوان خێزانەکانە. بەم شێوەیە وەسف ئەکرێ واتە دڵنیایی و ئیطمینان لە ناو خێزانە، واتە هەستکردن بە ئەمان لە ناو خێزانە. کاکتۆر ئەم متمانەیە چۆن دروستە بێ؟ وەک کۆزانین دروستبوونی خێزان بە کۆمەڵک پرۆسەیە تێپەڕە بێ، هەر لە سەرەتای ناسینی دوو هاوسەر و هەتاوەکوی نەوەیانە بێت، نەوەکانیان گەورە ئەبن. ئەمە چۆن دروستە بێ ئەم متمانە؟ زۆر جوان. ئێمە ئەکرێ بە دوو شێواز ئەم قسەیە بکەین. ئێمە متمانە جارێ لە نێوان ئەندامانی خێزانە هەمانە، لە نێوان مناڵەکان هەمانە. دووەم متمانە لە نێوان هاوسەرانە هەمانە و هەردووکیان متداخلن لە ناو یەکترا. پەیوەندیان پێکەوە، پەیوەندیەکی جێگیر و لێکجیانەکراوەیان پێکەوەیە. ئەگەر یەکەم جار قسە لەسەر کامیان بکەم، ئەگەر قسە لەسەر منداڵ بکەم کە چۆن ئێمە وای لێ بکەین بەچی متمانە بۆ مناڵ دروستە بێ، ئەگەر یا بە پێچەوانەوە بڵین متمانە بوون لە نێوان خێزانە بەچی دروستە بێ. خۆت کامیانەت مناڵ مهمترە، چونکە هەرە مناڵەیە دوجار پرۆسی هاوسەرگیریە کات و ینی سەرەکە ینی بۆ سەرەوە. زۆر باش لەم پێکەوە لە مناڵە باسەکەی. متمانە بوون لە مناڵەوە یەکەم شتێکیان ئەساس و بناغیان کە بریتە لەوی هەز بە ئەمان و ئارامی و ئاسایشکە لە ناو خێزانە، واتە وابەستێ بە مامەڵەکردنی خێزانەکانیانەوە. تەسەوڕەکەن مناڵەکانمان چیان لە ئێمە بێ؟ چیان لە ئێمە بێ؟ یەکەم خاڵ و جەوهەریترین خاڵ بریتە لەوەی پەیوەندی بەهێزی دایک و باوکیانەوێ. چونکە ئەم چوار کۆڵەکەی کە باسمان کرد لە 170 ئەم چوار کۆڵەکەیە بریتە لە پەیوەندی. یعنی عمودی فەقەریان پەیوەندیە.
لە سادەی متمانەیە لە سادەی بە جوانسێکردنی ئاکارە جوانەکانە لە سادەی ڕاستکردنەوەی ئاکارە ناشرینەکان. کاکتۆر من زۆر جار پێم وایە متمانە لە لای مناڵ تا ڕادێکی زۆر نازانێت چیە بەس ڕەنگە هەستی پێ بکات زیاتر وەک لەوەی کە شتێک بێ بەناوهێنان نایبێنێ. متمانە بزەبت ئەمەیە ئەوێ سەیری ڕەفتاری دایک و باوکێکە تا چەندێک دایک و باوکی پەیوەندێکی قوڵ و بەهێز و کاریگەریان لە ناویەکە هەبێ ئەم منداڵە هەستی متمانە بوون لە لای خۆی بەرزە بێتەوە و هەستکردن بە ئارامی و دڵنیایی لە ماڵەکە زیادەکە. واتە تا چەندێک پەیوەندی دایک و باوک قوڵ بێ ئەوەندە کاریگەری لەسەر متمانە بوون بەخۆی هەیە. خاڵی دووەمینیان لەما بۆ لاوەکە بۆ نەوجوانەکە یا بۆ مناڵەکەمان بریتە لەوەی ئەنجا پەیوەندی یەکەم سەیری ئەم پەیوەندیەکە تا پەیوەندی دایک و باوک چەند قوڵ بێ لە یەک ئەوەندەش دوای ئەوە پەیوەندی دایکەکە لەگەڵ مناڵەکە قوڵە بێ پەیوەندی باوکەکە لەگەڵ مناڵەکە قوڵە بێ. دڵنیایی و ئەمان هەستکردن بە ئەمان متمانە واتە ئەم مناڵە ئیحساس بەوە بکە پەیوەندیەکی بێمەرجێ لە ناو خانەوادەکەیانە دوورن لە پەیوەندی مەرجدا و بەداخەوە جاری وایە لە کۆمەڵگەی کوردیە زۆرێک لە خانەوادەکان هەر زمانیان ڕاهات و یافعلەن هەر مەرجدارانەیە نازانن ئەمە بوونی متمانە لە ناخیان مناڵە ئەکوژێ کاتێک خێزانەکە بەرامبەر بە باوکەکەی هەڵێ با بڵێن بە هاوسەرەکەی هەڵێ لە ئەنجانی پرتۆبۆڵەیەکە دانانیشم بەدیانتەوە یا باوکەکەڵێ چیم کردی بێژنێکی ترێنم یاڵە من مناڵەکان بەجیاڵم هەستەکە ئەم منداڵە دایک و باوکیان پەیوەندێکی مەرجدار لە نێوانیانە ئەگەر واژ نەبێ لەو مناڵە شتێک دروستە بێ لە ناو ئەم منداڵە متوانی بەخۆی نامێنێت چونکە هەستی ئەمان لە ناو ماڵانیە چونکە پەیوەندێکی مەرجدار لە نێوان دایک و باوکی هەیە و یا وەخود پەیوەندێکی مەرجدار لە نێوان دایک و منداڵەکە باوک و منداڵەکە بێ جاری وایە دایکەکە بە منداڵەکەڵێ ئەگەر ئەمە نەکەی دایکت نابم بەو مەرجەواب کە ئەمە بۆکەم ئەم پەیوەندیانی کە مەرجدار گرێدرا بێ بە مناڵەکەەوە هەستی ئەمان لە لای مناڵ ناهێڵێ متمانە بوون بەخۆی ناهێڵێ و ئاشکراشە لە پەروەردای ئێمە پێوانەڵێ تا تەمەنی 6 ساڵ ئەوە ئێمەین مەرج لەسەر مناڵەکانمان دانین لە 7 ساڵەوە ئەوان مەرج لەسەر ئێمە دانین. مەڵێ کاکتۆر ینی ئەو لێکەوتە خراپانە چین کاتێکە منداڵ متمانی لا دروست نەبێت چی سەرنجامێکێ بێت؟ ئەگەر متمانە بوون لە خۆی با بڵێ متمانە بوون بە خۆی لە دەستدا و کاتە متمانەی بە دایک و باوک نامێنێ متمانەی بە کۆمەلگا نامێنێ و متمانەی بە کەسایەتی خۆی نامێنێ بە ئاسانترین شێوە هەر کەسێک بێ ئیستیغلالێکا و بەکارهێنێ ئەم متمانەی لەوانە بگوازێتەوە بۆ کەسێک لە دەرەوە خێزانەکەی هاوڕێیەتی کەسێکە لە کاتێکاوە ئەبێ چونکە مناڵ چوار کۆڵەکە ئێساسی چوار مەسفوفی بەهایی ئەوێ لە دایک و باوک ئەگەر ئەمە نەبوو بە دوای کەناڵێکی تر ئەگەڕێ بەدەستی بێنێ ئەو کاتە کە بوو بە جێگرەوەیەکی تر لە دەرەوە کێشەی بۆ دروستە بێ و بە ئاسانترین شێوە لە خشتە شەبرێ یەکێک لەم شتانە کە ئەم چوار کۆڵەکە ئەساسیە پێویستی بە جاری یەکەم شت پێویستی بە خۆشەویستی بینی دایک و باوکێتی یعنی یەکێک لەو شتانەی کە متمانەی بۆ دروستەکە زیاتر ئەم مناڵە سەیرەکە دایک و باوکی چەند گرنگی بە مەسفوفی بەهایی خۆشەویستی هەیەن چەندە خۆشەویستی لە نێوانیانە هەیە چەندە مامەڵی خۆشەویستیانە لەگەڵێکاکەن چەندێک ئەم پایانەی کە خوا باسیەکە مەوەدەیە ڕەحمەیە مەسەلەن سەکەن و سکوناییە ئەمانە لە ناو خێزانە سەیری ئەماکە کە ئەمەی وی سەیری کرد خۆشەویستی لە نێوان دایک و باوکە چاوەڕێی بەخشینی خۆشەویستیەکە لەوانەوە لە دایک و باوکەکە و وزەی خۆشەویستی وەرگێ دووەمینان بریتیە لەم کۆڵەکە و ئەساسی تریان سەیرەکە بزانێت کە تا چەندێک تەفاهمەیە لە بینی دایک و باوکە تا چەندێک بەهێمنی و ئارامی لەگەڵێک هەمامەڵاکە تا چەندێک کە کاتێک کێشەیەکیانە بێ ڕێز لە یەکتر ئەگرن داوای لێبوردن لە یەکترەکەن هەموو ئەمانە متمانەی بۆ دروستەکە و ئەگەر ئەمە نەبوو دوای بە دوای شوێنگرەوەیکی کە ئاگەڕێ بزانێت چێ هەیە لی تێبگات چونکە دایک و باوک لێک تێگەشتیان نەبوو تەفاهمیان نەبوو جەوێکی هێمن و ئارام لە ماڵا بوو جەوێکی پڕ لە سەعادەت و بەختەوەری هەبوو ئۆتۆماتیکیەن ئەمە ئەگوازرێتەوە دایک و باوکەکە مامەڵەیەکی ڕێزدارانە لەگەڵ مناڵەکانیشیاکە مامەڵەیەکی هێمنانە لەگەڵ مناڵەکاناکەن و ئەگەر کێشەیەکی لەگەڵ مناڵەکەش هەبێت داوای لێبوردنی لێکە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکە هەمیشە بامیشەی مناڵەکەشمان ئەگوازرێتەوە بۆ دەرەوە سێهەم پایە سێهەم مەسفوفی بەهایی بۆ ئەمەیان بریتە لە ڕێزگرتنی ئاڵوگۆڕکراو لە بینی دایک و باوکە
يعني زۆربەی کاتەڵام قەناعەتم وایە هەموو شتێکی ئێمە لە هەموو کەیسەکانە کە باسی لە پەروەردەکرێ یەکەم جار بی لەوەکەم بزانم مامەڵەکردنی دایک و باوک لەگەڵ یەکترا چۆنە ئەنجا بەدوای کێشەی مناڵەکان کاتە لە دایک و باوک چۆنە متمانە دروستە بێ ئێستا بە حەزەکەی خاڵی سێم و چوارەمیش تەواو بکەم کە ئەم مناڵە چی ئەوێ ببینێ پێویستی بە ڕێزگرتنی ئاڵوگۆڕکراوە لە بینیانە کەمترین ڕێزگرتنی ئاڵوگۆڕکراو بریتە لەوەی دایکەکە باوکەکەی قوبوڵ بێ باوکەکە دایکەکەی قوبوڵ بێ و گەوەی کایە مەقامێکی تریان لەمەیە بریتە لەوەی ڕێزدارانەتر مامەڵە لەگەڵ هاوسەرەکەی بکە لە عەرەبیا پێوترێ بە ئیجلالەوە یعنی هەسکا سەیدی ماڵەکەیە ئەو هەسکا شای ماڵەکە ئەمە پاشای ماڵ ئەمە ئەو هەسکا خێزانەکەی شاژنی ئەم ماڵەیە ئەم ڕێزگرتن ئەمەیەکێکە لە ناو پایەکانی ڕێزگرتنە چوارەمینیان بریتە لەوەی متمانەی ئاڵوگۆڕکراو لە بینی دایک و باوکیە تا چەندێک متمانیان بە یەکتر هەیە دوورن لە شک و گومان خراپبردن و نیەت خوێندنەوە و کەناڵە ژاراویەکانی تر زۆر باشەکە دکتۆر بینە سەر ئەم کاتی کامانە متمانی نێوان خێزان و بە تایبەتی تر نێوان هاوسەران دواتر باوک و کوڕ کچ و دایکەها ئەمانەش لە چوارچێوەی خێزاندایە زۆر باشە ئێمە لە پێشترا باسی باوک و کچ و دایک و کوڕ و پەیوەندی مناڵمان کرد بەچی پەیوەندیەکە وەرەگرێ و هەستی متمانەبوونی بۆ دروستە بێ باشە هەستی متمانەبوون لەناو خێزانە بەچی دروستە بێ طبعا یەکەمین شتیان لەوانیشا بریتێ لە عەلاقە لە سەتا هەفتایی متمانە بریتێ لەو عەلاقە و پەیوەندیان پێکەوە تا چەندێک پەیوەندیان بەهێزتر بێکەوە متمانیان زیاتر بێک ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەمانوێ شتێک بڵێن متمانە شتێک نییە بە ڕۆژ و دوانێک دروست بێ زەمەنی ئەوێ پێویستی بە کاتە پێویستی بە مەواقیفە ئەگەر ئێمە بمانەوە متمانە لە ساڵی یەکەمان لە 100% نەگونجاوە لە ساڵی دووەمیشە لانی کەم متمانە دروست بوون لە بینی هاوسەرانە 4 بۆ 5 بەرەوسەرەوەی ئەوێت بۆی ئەم متمانە لە نێوان هاوسەرانە دروست بێ ئەمە خاڵی دووەم خاڵی سێهەم ڕوبەری نهێنیەکان لە نێوان خێزانە کەم بێتەوە لە نێوان دوو هاوسەرا کەم بێتەوە یعنی نهێنیەکانیان لە یەکتر یعنی کەمتر بێت نهێنیان با بڵێن زۆرتر شەفافانە مامەڵە لەگەڵ یەکترا بکەن نهێنیان کەمتر بێتەوە ناڵێک هیچ نەبێ ئەڵەم کەمتر ببێتەوە سێهەم بریتە لەوەی ئەگەر کەسێکیان ڕابردوویەکی هەیە پەیوەندێکی ڕابردوویە شتێکی هەیە تا چەندێک لەم ڕابردۆ دوور بکەوێتەوە ئەوەندە متمانە بەرزەبێتەوە جا لێرە پۆینتێکی حەزەکەم قسەی لەسەرکەم هەستەکەم لە ناو کۆمەڵگەی کوردیە ئێستا کاتێک زەواجەکەن بە حسابی خۆیان ئەگەر شتێک هەبوو بێت لە پێشترا کە حاڵەتێک بوو بێ یەکسەر وڵێ من ئەمێ شەفافانە بم بۆ دەستگیرانەکەمی باسەکەم نازانم من نەواتێکی دڵکرمێبوونە خەمە ناو ناخی دەستگیرانەکەمەوە دەپێڵێت تۆ هەروە بووی یعنی شتێکە نهێنەیەکە خوا بۆی پاراستوی چی پێویست بووە کات تۆ جاریکە کەشفکەیتەوە خوا بۆی پاراستوی تۆ ئەم سابقەیەک کە هەبووە خۆت تەوبەیەکە لەسەر کردو و گەڕاویتەوە چه حاجەبەوە کە جارێکیکە لە لای هاوسەرەکەت باسیکەی چونکە لە شعوری ئەم دوو هاوسەرە ئەمە داغڵەبێت و بە تایبەتر خانمان یەکێک لە تایبەتمەندیەکانی خانم وایە هە لە ڕووی سایکۆلۆژیەوە بریتە لەوەی یعنی یەکەم لەحظەی لە کاتێکی احتیکاکە لە کاتی شتێکە کامشتەی 30 دانە ساڵەوە پێشتر بۆ ڕێگە هێنێتەوە پێشەوە مەلەفەکەی سروشتی وایە طبیعی مامەڵی لەگەڵاکە فرامۆشیەکە گوێی نایەتێ بەڵام لەگەڵ یەک احتیکاک جاری وها بۆ کەی ساتۆتە لام توی مامەسە 30 دانە ساڵە پێکەوە زەواجمان کردووە 37 ساڵی ڕێکە پێکەوە زەواجمان کردووە یەکسەر پێ مەڵێ لە کاتی دەستگیران ناریە تۆ هەمان مامەڵەت کرد لە کاتی دەستگیران ناریە پیاوەکەیکی بیر نەماوە مەسەلە لە گریبانەیەک کەواتە ئەمە خاڵی چوارەمینان ئەمەیە ئەگەر سابقەیەک شتێکت هەبوو بێ گریمانەیەک تا چەندێک دوورکەویتەوە لەو سابقانە بكل الأحوال حتى ڕام لەسەرەوەی باس لە باس و خواسی ئەوەش نەکرێت کە بەسەرەن لە حاڵەتی شەرعیش بووە چوومەتە داوای فڵانەکە جارێک چووم دوو جار چوومە هەر خوازبێنیکردنی کەسانێک جارێکە بیتەوە بۆ هاوسەرەکەتی باسکەیتەوە یا خوازبێنی کەرێکی ترکە خزممان بۆ مەسەلەن هاتوۆتە داوام و وانە بۆ وەهاکەذا ئیلا ئاخیری ئەمەش باس نەکرێت کەواتە تا چەندێک لەمە دوورکەوینەوە ئەوەندە متمانە زیادە بێت خاڵێکی تریان خاڵی چوارەم با بڵێن چوارەم یا پێنجەم لەما بریتیە لەوەی یعنی ئازادی تایبەتمەندی کەسی بپارێزین
هەر یەک لە دوو هاوسەر حڕێتی شخصی خۆیانیان هەیە. وەکو چی؟ مثلا ئەم خاتونە کۆمەڵێک تایبەتمەندی و ئەسرارەیە علاقی بە ماڵی باوکێتی و شت پێویست ناکە هاوسەرەکەی بێت بزانێ و پێویستیش ناکە هاوسەرەکەی داوای لێکە بڵێ ئەوە چی بۆچی نەبووە. یا پیاوەکە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە، یعنی ئەبێ مەساحەیەک بمێنێتەوە بۆ ئازادی تاکە کەسی لەناو لە بینی دوو هاوسەرە. ئێمە ئەڵین مەسەلەن هین کەم ببێتەوە، نهێنیەکان کەم بێتەوە، بەس نەکەوەی هەرچی شتێکی شەبێ ئەبێ ئەو ئیلا بیزانێ. بەمەش جارێکە متمانە دروستە بێ من مامەڵەیە بکەم لێی گەڕێم ئازادانە کە هاوسەرەکەم کۆمەڵێک تایبەتمەندی خێزانی خۆیانیان هەیە لەوە چ هەندێک نهێنی ناو خێزانی خۆیانیان هەبێ. پێویست ناکە بۆی من بڵم پرسیارکەم چییە چۆنە متابعی بکەم. خۆی هات داوای ڕاوێژی لێکردمە چوە ناوە یارمەتی دەرەبم لەگەڵ یابم. نەهات داوای لێکردن پێویستم بەوە نییە ئەسڵم بڵێم ئەوە چیە و مۆزوعە و ئەویش ئەو حەقە بە جاریکە بە هاوسەرەکە پێویست نییە بەوەی بە هاوسەرەکەی بڵێ ئەوە چی بوو چی نەبوو تۆ مەسەلەن جاری وای کێشەیەکە ڕەنگە لە ماڵی باوکیا بێ حەز نەکەم کێشەیە بڕاتە دەرەوە. پێویست ناکەن ئەمە ئاساییە، پێویست ناکە خاتونەکە بڵێ ئەی لابێ و کێشەیە پێ بڵێ ئەی من خێزانی تۆ نیم، ئەی من هاوسەری تۆ نیم، نابێ نهێنیەکانمان یەکتر بێت. نا کۆمەڵێک شتەیە بێ هاوسەران بۆ یەکتر مەساحەیەک بێڵنەوە کە خصوص و تایبەتمەندی خۆیانە. باشە بەس لە متمانە بکەین تا چەندێک پەل ئەکێشێ بۆ هەموو کایەکانی تری ژیان بە تایبەتی لە پەیوەندیەکانی دەرەوەیە. ئەگەر ئەندامەکانی خێزان لە ناو ماڵەوە متمانەیان بەیەک هەبێ ئەم متمانەوەیان لێکا لە پەیوەندیەکانی تر لە دەرەوە باشتر بن، باشتر هەڵسوکەوتکەن یان ئەم متمانەیە دروستکەن بە شێوازێکی دروست. ئەم خانەوادانەی کە متمانە حزوری هەبێ لە ناوە بەڵێ هەز بە متمانە بوونێکی باش ئەکات لە دەرەوە و کەسایەتێکی کۆمەڵایەتی و بەدەمەوە خەڵک بوون و پاوەری هەیە پاوەەر وزەی هەیە سەکا قووەتێکی هەیە ئحساس بە سعادەیەکە عادەتەن ئەو سعادەتە و بەختەوەری کە لە ماڵەوە هەتە پەخشێتی لە دەرەوە. کێشەکانیشمان هەر بەخشەکەین دەموچاوم کابێ بێ کات بەخشەکەم بەختەوەریەکەشم پەخشەکەم. جایمە کۆمەڵک تایبەتمەندی هەیە ئەی باشە من بە چییە بزانم گریمانێک متمانە لە نێوان خێزانمان هەیە نییە گرنگە ئەو تایبەتمەندیانە چی؟ یەکێک لەو تایبەتمەندیانە بریتە لەوەی هەردوو هاوسەران خۆیان بن، دوور بن لە ترس، دوور بن لە شڵەژانی دەرونی لەو خێزانە. خاڵێکی تریان ئەوەیە داوای یارمەتی لە یەکتر بکەن. کاتێک کە هاوسەرەکەی داوای یارمەتی لە مێردەکەیەکە، مێردەکەی داوای یارمەتی لە خێزانەکەیەکە، بوونی متمانەیە لە نێوانیانە. شەیری ئازارەکانیان بکەن، یعنی ئازارەکانی پێشتیان کابەوە نەک خصوصیاتەکان. ئازارێکە بۆ مەسەلەن پێشتر ئازاری چەشتۆ بەمە شەیری ئەم ئازارەکەواتە متمانە لە نێوانیانە هەیە. شەیری بەرپرسیارەتیەکان بکەن لە نێوان یەکترا. ئەوە نەبێت تەنیا خاتونەکە یەک بەرپرسیارەتی هەڵگرتووە پیاوەکەی ترەوە ئینتر تا قەری قیامەت ئەم بەرپرسیارەتی بێ بەرپرسیارەتەکانیان ئاڵ و گۆڕ بکەن. یەکێکە لە تایبەتمەندیەکانیان ئەوەیە هەست نەکا بەرامبەرەکەی ئەوێ کۆنتترۆلیکە ئەم ئێحساسی لا دروست نەبێ، هەستی کۆنتترۆلکردنی بەرامبەریتیانە بێ کە هەستم نەکردی خێزانەکەم بیوێم ئیلا من کۆنتترۆلکە مێردەکەی بیو ئیلا کۆنتترۆلیکە بوونی متمانەیە نیشانی بوونی متمانەی ناو خێزانە. یاوە خۆ دانێکی خاڵێکی تر لەمانە ئێشتا پەیوەندی خێزانی ئەم خاتونە بە ماڵی باوانیەوە بە هاوڕێەوە لە پەیوەندیکی تەندروست و تونند و تۆڵا بێ. ئەم پیاوە پەیوەندیکی تونند و تۆڵی لەگەڵ خانەوادە و خێزانی خۆی و لەگەڵ هاوڕێیا هەبێ. ئەمە یەکێکە لەوەی کە بوونی متمانەیە لە ناو خێزانە. بوونی متمانە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەوەیە طبیعی بێ ئازارەکانی هەستی با بڵێن ئحساس بە مەشاعری بکە ئەو شتانێک کە ئازاری یاوە یا ڕفتارێکت ئازاری یاوە بێت ڕفتارەکە پەخشکا بۆت بەبێ ئەوەی چاوەڕێی پەرچەکردداری نەرێنەی بێ. و یەکێکی تر لە هەرە خاڵە زۆر گەورە و مویمەکان کە لە بۆ خسمە کۆتاییەوە چێکردنی مۆبایل و سوۆشیال میدیا یەکتریان نەبێت. ئەمەسە بۆ بە نەخۆشی ئەبێ پاسوەردەکە ئەمەیان نەبێت کە چێکی مۆبایلی هاوسەرەکەی نەکرد بە دوای سوۆشیال میدیاکەیان نەڕۆی بە دوای ئەم شتانە نەڕۆی متابعی ئەسراری نەکرد احترامە لە ڕووی جەنابتان جاسوسی و ئەوەی بە دوایە نەکرد
چونکە بەشەکە لە ناو جاسوسیکردن یا چێککردنی مۆبایل و چێککردنی سوشال میدیا و ئەمانەی هاوسەرەکەی نەکەی واتە بوونی متمانە هێناوە خێزانە ئەمانە نیشانەیە. هەندی هاوسەر هەیە ئەڵێ بوون هاوسەرەکەم چه ئافرەت بێت چ پیا و کۆمەڵی هەڵسوکوتی گوماناویەکە لەگەڵ مۆبایلەکەی لەگەڵ ینی هەستەکەی کە شتێکی گوماناویە بۆیە زۆرجار پەناباتە بەرەوەی کە چێکی موبایلی بکە پەناواتە چاودێری بکات لە دەرەوە چاودێری بکات بزانێت لەگەڵ کێ هەڵسوکەوتەکە قسە ئەکات. ئەم هەستەی کە هەتە بەرامبەری بۆ ئەوەی وانە بێ وەرە هەستەکی خۆ دەربڕە بۆ خێزانەکەت پێی بڵێ یعنی حتا بڵێ هەستەکەم بەڕاستی شتێکەیە نیگەرانی کردوم حەزەکەم پێ بڵێ لەوە چێ یەکێک بە لەو خصوصیات و تایبەتمەندیانەی خانەوادی خۆی کێشەیەکە بێ حەز نەکا مەسەڵەن لەوا بە یەکێک بە لە خصوصیاتی خۆی بڵێ هەست بە هەستەکەم شتێکی وە ئەگەر ئیتر هەر ئەوەندە ڕووزەقلامەکەی یا کێشەیەکی تایبەتی خێزانی خۆمانە وەردوواوەتەوە ئەو نیگەرانەیە کە هەتە بۆی دەربڕە چونکە لەما تو دوو خاڵت دەسەکەوێ یەکەمینیان تەحویل تەرکیزی خۆمە کەم لە جیاتی ئەوەی بڕۆم بە دوای گومانە بڕۆم یەکێک لە تایبەتمەندی گومان چیە خوا عەزەوەجەل سێ مەرتەبەی داناوە وانە یەکەمینیان گومانە دوای گومانت بر ولا تەجەسەسوا جاسوسی کرد ولا یەغتەب بەعضوکم بەعضا پلەبەندی یەکەمینیان گومانەکەیە کە گومان دروست بوو ئەڕۆی بە دوای جاسوسیەکەی کە جاسوسیشت کرد یەک غیبەتێکی لەلای ئەم لەلای ئەو ئەبێ بە غیبەتکردن ئێگەرەمان نەبێت من یەم مەشاعیرەکەم شعورەکەی خۆمی پێڵم ئەڵێم ئیحساس بە شتێکی واکەم حەزەکەم ڕوونکردنەوە میتێ ئەمەش لەما یەکێک لە تایبەتمەندی ئەوەی بۆ ئەوەی گومان دروست نەبێ هەر پرسیارێکی لێ کردی بۆ ئێڵە زۆربەی کاتەڵێن ئەگەر کاتێک پرسیارێکی لێ کردی ڕوون بەبێ پێچ و دەوران و لەف و دەوران وەڵامی بەرەوە ئەمە حەقەتەکەیە ئەمە ئەوەیەکە لەبن کاک دکتۆر کاتمان زۆر کەمەوە بەڵام یەکێک لەو شتانەی لە بابەتی مسمانە هەیە زۆر گرنگە باسی لێ بکەین پەیوەندی نێوان ئەندامانی خێزانە ئەمەش بەڵام ئەبینین هەمیشە باوکو بۆ نمونە کۆڕ لەگەڵ ئافرەتەکانیانە هەستەکەن جۆرێک لە بێمسمانەی زۆر هەیەیان بەپێی ئەوەی کە هەست ئەکەن گەورەی خێزان پێویستە ئاگان لە ئافرەتەکان بێ زۆر جار بەدواداچوون و هەندێک لێپرسینەوە هەیە کە جۆرێک لە پشپرزەی یان جۆرێک لە ناکۆکی لە ناو خێزانە دروستەکە ئەم متمانە پێویستە چۆن دروست بکرێ ئایا من لەبەرەوەی خوشکێکم هەیە دایکێکم هەیە چۆن ئەبێ مامەڵە بکەم بۆی کە متمانێکی لەگەڵا دروست بکەم و هەمیشە گومان نەکەم ئەوەی کە من ئەبێ بەرپرسیار بم لە سوشیال میدیاکانی لە چوونە دەرەوەی لە هەندێک لەو شتانەی کە بینن ڕۆژانە دروست ئەبێ پێشەوە ئێمە بکەم دین شتێکی زۆر جوانی هەیە فەرمێن سەدی زەرایعەکەم باشە من لە جاتی ئەمە بکەم پەیوەندیەکی تونند و تۆڵی خۆم لەگەڵ کچەکەما بێ کە پەیوەند چونکە هەموو قسەیەکمان هەیە ئەو باوکەی چندێک لە کچەکەی و نزیکە کچەکەی دەهێندە لە کوڕانێکەوە لە خەڵکانێکەوە دوورەکەی استیقلالێکە ئەو کوڕی چندێک لە دایکی و نزیکە ئەو دایکی چندێک لە کوڕەکەی و نزیکە ئەوەندە کوڕەکەی بە دوورە لە کچانێک لە دەرەوە ئیستیقلالی بکە یعنی هەردووکیان یعنی پێویستێکی متەکاملیە لە بینی ڕەگەزەکانە دایکە زۆر نزیک بێ لە کوڕ بە دەرەجەیەک بەدەر لەوەی کۆمەڵێک شت سیفات هەیە باوکە بێ لێ نزیک بێ بۆ مەوزوعی ڕجولیەت کۆمەڵێک سیفات هەیە دایکە بێ نزیک بێ لە خاتونەکەی بۆ مەوزوعی ئونوسەت بەڵام تایبەتمەندیەکی عەلاقە و پەیوەندی باوک لەگەڵ کچەکەی هات تا چەندە بەهێز بێ کچەکەی سەر نابا بەرەو ئەمانە ئەمە خاڵی یەکەم دووەمین خاڵ پەیوەندیەکی تونند و تۆڵم هەبێت لەگەڵ مناڵەکانما دوور بێ لە کەناڵە ژاهراویەکان دوور بێ لە لۆمەکردن دوور بێ لە سەرزەنشکردن دوور بێ لە تەجریحکردن دوور بێ لە تەهدیدکردن دوور بێ لە هەموو دوور بێ لە تووڕەبوون و تەنفیسی تووڕەبوونەکانی خۆمان بەسەر مناڵەکانمان ناکێ کە ئەمەم دوور بوو لەمانە کەسایەتی چ کچ بێ چ کوڕ بێ کەسایەتێکی بەهێزە بێ حاڵەتێکی ترمانەیە بەداخەوە کۆمەڵگەی کوردی ئەمەی کردوگیان چ کچ چ کوڕ فەرقێکی نییە لە ناو خانەوەدا ئەگەر خوا نەخواستە کارەساتێک ڕووبا لە ماڵەکە چ کچ بیکە چ کوڕ بیکە گرفت نییە بۆ خێزان هەمان شت نییە دوجار ئەگەر خوا نەخواستە ئەم کوڕی ئێمە بەرامبەر کچی یەکی کە کردوێتی ئەمە ئەم کچ ئێمە کوڕێکی ترە لەگەڵ وانە لەبەرەوەی بێم لە جاتیەوەی بۆی دوور کۆمەوەلەوە پەیوەندی خۆم تونند و تۆڵەکەم لەگەڵ مناڵەکەمە وا ئەکەم کە پەیوەند ئەم کچەم ئەم کوڕەم ئەم کچەم هەز بە متمانەیەکی زیاد کا لە منەوە بۆ مناڵەکەم ڕۆژێکیان مقابلەیەکم بینی لە
قسێکی زۆر جوانی کرد طبعا ئەمە بە دیوێکی ترا هەیە خاتونێک باسی ئەوەی کرد هەمومان ئازادین خی گەورە عقلی ئازادی کرد عقلمانی ئازاد کردووە و ئازادی بەخشیوە تاوە بە هەموو تاکەکان خاتونێک گوتی من دایک و باوکم و خانەوادەم ئازادیکیان نیاوە پێم پڕچەنە خوا و ئازادی یاوە پێی تی بەڵام منیش بیر مامەڵە لەگەڵەوەکەم چۆن ئەم پارێزگاری لەم ئازادیە بکەم کە خانەوادەکەم یاوەتی بە من ئێمە پەیوەندی ئەم پەیوەندی و علاقە و خۆشەویستی بینی دایک و باوکە لەگەڵ نەوەکەیە بۆی ئەم مناڵەش ئەڵێ ئەمەوێ احتیفازکەم بۆ ئازادی کە ئەو یاوەتی پێم بەسیترین نقطە نەچێتە سەر خانەوادەکەم زۆر باشەکە زۆجان بە زۆر بە کورتی کاتێک کە ئەمەتمانی بە تەواتی کە باسێکە دروست بێت ڕۆڵی ئەبێت لە دروستبوونی خۆشەویستی نێوان ئەندامەکانی خێزان بوونی متمانە پەخشی خۆشەویستیە کات و کاتێک کە ئەیبینێ دایک و باوکیژی خۆشەویستی پەخشەکەنەوە لە ناوان یەکترا وزەی خۆشەویستی جارێکە وەرەگرێتەوە پەروەردە لە جاتی پەروەردە بە زەبر بێ لە جاتی پەروەردە بە نازێکین بێ پەروەردە بە خۆشەویستیە بێ پەروەردەیەکی هاوسەنگە بێت سپاس بۆ دکتۆر پێشڕۆ حەمالی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی کە لەم تەوەرە لەگەڵمانە بۆ سپاس بزانێت سپاس بۆ ڕێستان و سپاس بۆ بینەرانی عزیز بۆ سپاس بۆ کاتی بۆ بەشتان